بەنسبەت ڕەوشەکە هەروەکو لە سەرەتاوەش وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایە تەندروستەکانی بڵاو دەکردەوە. ڕێنمایە تەندروستەکان گۆڕانکاری بەسەر نەهاتووە، بەڵام ئەوەی ئێستا دەبینین بەڕاستی هۆشیاری تەندروستی لەلایەن هاوڵاتیانەوە زۆر کەمی کردووە. مەژوای کردیە ڕێژەی توشبوون و ڕێژەی مردووان ڕوو لە زیاد بووم بکە. بەنسبەت بە تاوەرزیەکانیش ئێستامە دەچێنە ناو وەرزی پاییز و زستان. بە ئەکیدی پەتا وەرزیەکان زۆر کاریگەری دەبێت لە نزمبوونەوەی بەرگری جستەی لەش، بۆیە ئەمە دەبێت تەواو لە ئامادەباشی دابین لەشمان بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا. لێش جیاکردنەوەی ئەم پەتاوەرزیانە لەگەر کۆڕۆنا شتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی لە هەمان کات باری تەندروستیمان جێگیر بێ و کەسی تریش بە خۆمانەوە توش بەم ڤایرۆسە نەگریسە نەکەین. تاکپارێزی ڕێکارێکی زۆر گرنگە. هەر لە دوای ئاساییکردنەوەی ژیانی هاوڵاتیان وەزارەتی تەندروستی گرنگی بەمەدا تاکپارێزی زۆر گرنگە. یعنی ڕاستە کار و کاسبەتی خەڵک گرنگ بوو. لۆیش وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لە شوێنەکانی ئاسایی کردوێتەوە، بەڵامەوە معنای ئەوەی نییە کە کۆڕۆنا نەمایە. ئەوەی کە ئێستا سیر دەکرێت لە هەموو شوێنە گشتیەکان و هەمووش ئەو ینی بۆن ئاهەنگ و هەتا لە ڕێستورانتەکان و لە کافەیەکان و ئەوە کە نەما شتێک نەمایە بە ناوی کۆڕۆنا. و ئەوە شوای کردووە کێشە بۆ ئێمە دروست بکات بگەینێت حاڵەتی مەترسیدار لە چەند شوێنێک لە هەرێمی کوردستان، ئەگەر چی چەند جیاوازێکەیە لە ڕێژەی توشبووان و مردووان یاخود ترسناچی حاڵەتەکان لە شوێنێک لە بۆ شوێنێکی تر، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە ترسی ئەوەمان هەیە بچینە قۆناغێکی زۆر سەخت بە تایبەتی لە وەرزی زستان. ڕێنمایە تەندروستیەکانەوە خۆی پێویستە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کەمترین بەرکەوتە و کەمترین توشبوان و کەمترین ڕێژەی مردووان هەبێت. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی دوهۆک داوای کۆبوونەوەیکی بە پەلەی لە ژووری ئۆپەراسیۆن کردووە. سلێمانی داوای پلازما دەکات، هەولێر بە هەمان شێوە، هەڵەبجە بە هەمان شێوە کە زۆرترین ڕێژەی مردنی هەبووە. یعنی دۆخەکە بە گشتی ناتوانین بڵێن جێگیرە، بەڵام خۆشبەختانە دەتوانین بڵێن دۆخیمە لە زۆر شوێن باشترە لە دەوروبەرمان. ئەو معنای ئەوەی ناگەینی کە ڕێژەی مردن بەو شێوەیە بێت. ڕۆژانە حاڵەتی ترسناکمان زۆرە و ئەگەر هەولێر یاخود شوێنێکی تر لە هەرێمی کوردستان تۆزێک باشتر بێت، بەڵام پێشبینی دەکرێت دۆخەکە بەرەو خراپی بڕوە. کۆڕۆنا هیچ شار و سنوورێک نازانێت، لێ چەند خۆمان بپارێزین، ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکەین، ئەوەندە گرنگە.